چۆن پرۆژە زەبەلاحەکەی ئاو 1 ملیۆن کەس لە کێشەی کەماوی ڕزگار دەکات. پایتەخت میدیا دوایین زانیاریەکان لەسەر پرۆژەی فریاگوزاری ئاوی خێرای هەولێر ئاشکرا دەکات. لە 8 ئەیلولی 2024 بۆ یەکەم جار مەسرور بارزانی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان لە بڕیارێکی گرنگ و شۆک ئامێزدا پرۆژەی فریاگوزاری ئاوی خێرای هەولێری ڕاگەیاند و بەپێی وردەکاری پرۆژەکە لە ئەم ساڵدا هەولێری پایتەخت لە کێشەی نەبوونی ئاوی پاکی خواردنەوە ڕزگاری دەبێت. پرۆژەی فریاگوزاری ئاوی خێرای هەولێر ڕاستەوخۆ سوود لە ئاوی زەی گەورە دەبینێت و لە شوێنێکی تایبەت بە ستانداردی ڕێکخراوی تەندروستی جیهانی ئاوەکە دەپاڵێورێت و پاک دەکرێتەوە. دواتر لە ڕێگەی چەند هێڵێکی جیاواز بەسەر ناوچە جیاوازەکانی هەولێر دابەش دەکرێت. دوای کۆتایی هاتنی ئەم پرۆژە زەبەلاحەی کابینەی نۆیەمی حکوومەتی هەرێمی کوردستان هەولێر لە کێشەی کەم ئاوی ڕزگاری دەبێت. بە جۆرێک زیاتر لە 1 ملیۆن کەس لەسەر تاسەری سنووری پارێزگای هەولێر سوودمەندی سەرەکی دەبن لە جێبەجێکردنی پرۆژەکە. ئەم پرۆژەیە هێندە چارەنووساز و گەورە و گرینگە تا ساڵی 2055 کێشەی نەبوونی ئاو لە هەولێر بە کۆتا دەهێنێت و بەپێی نوێترین زانیاریەکان تا ئێستا لە 175 کارەکانی ئەم پرۆژەیە تەواو بووە و لە ناوەڕاستی هاوینی ئەم ساڵیشدا یەکەم قۆناغی چارەسەرکردنی کێشەی نەبوونی ئاو دەست پێ دەکات و لە ئێستاشدا تیمەکانی پرۆژەی فریاگوزاری ئاوی خێرای هەولێر بە شەو و ڕۆژ و لە دوو کاتی جیاوازدا کار دەکەن و بۆ ڕیاوەکە گەیشتۆتە بەشێکی هەرە زۆری سنووری هەر 6 شارەوانیەکە و تەنها بەشێکی کەم لە جێبەجێکردنی پرۆژەکە ماوە.